بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە بەرنامەی پایامی ڕۆژ پێتان دەگەینەوە کە کۆمەڵێک بابەت و تەوەری گرنگمان بۆ ئامادە کردوون بۆ هیوایی جێگەی سوود و ڕەزامەندی گشتلایەکتان بێ. هاوکارم جەلال تەوەر و بڕگەکانی ئەمڕۆتان پێ ئاشنا دەکات. زۆر سوپاس. میرانیازی سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ هەندێک بابەتمان بۆ ئامادە کردوون کە تەوەری یەکەمیان دیارە لە دوای جەژنی پیرۆزی ڕەمەزانەوە دەکەوینە ناو شەشڵان بۆی کە گرنگی و بایەخی ڕۆژوی شەشڵان دەبێت بزانین چۆنە و چۆن دەست پێ بکەین. دیارە میوانێکی تایبەتمان دەبێت زانایەکی ئاینی لەسەرم پرسا قسە دەکەین. وەروەها بابەتێکی دیکە دیارە شەوی ڕابردووش وەزارەتی خوێندنی باڵا چارەنووسی خوێندنی ئەم ساڵی زانکۆپەیمانەکانی یەکلایی کردەوە و پێشتریش وەزارەتی پەروەردەندێک بڕیاری تایبەتی بۆ قۆناغەکانی دیکەی خوێندن دەرکرد بوو. بە تایبەتی ئێستا بارودۆخی خوێندکاران لە ڕووی دەرونیەوە ناجێگیرە، بە تایبەتی ئەوانی کە لە ناوەندی و مامناوەندی و جیاواز لە زانکۆپەیمانگەکان چکە تا ئەندازەیەک زانکۆپەیمانەکان بە بڕیارەکانی ئەم شەوی وەزارەتی خوێندنی باڵا ڕازی بوون خۆی لە ڕووی لەو ڕۆ کە تەلەبە بە دڵی بوو بە دڵیان بوو بە زۆری، بەڵام لە ڕووی ئاسی زانستیەوە ئایا سبێنە کاریگەریەک دروست دەکات؟ ئەمە قسەی زیاتر هەڵدەگرێت بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە. ئەمڕۆ تەرخانمان کردووە کە قسەی لەسەر بکەن بە ئامادەبوونی توێژەرێکی دەرونی. و بابەتێکی دیکەمان هەیە کە ئەویش زیانەکانی جگەرەکێشان و نێرگەلەیە. دیار هەندێک خەڵکی جگەرەکێش کە لەم درێژای مانگی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆژوو بوون توانیویانە خۆیان بگرن دوورکەونەوە لە جگەرەکێشان. ئایا چی بکەین لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کە بە یەکجاری جگەرەکانیان تەرک بکەن؟ کە ئەمە ئەو بابەتانن کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون پێشکەشتان بکەین لەگەڵ هەندێک زانیاری تایبەتە. بەڵام ڕزان وەکو هەمیشەش بە بچینە لای بڕگەی کەش و هەوای شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. فەرموو.
بەڵە بەڕێزان وەکو لە سەرەتا بابەتی یەکەممان باسمان کرد کە باز لە گرنگی ڕۆژووی شەشەڵان دەکەین بێگومان لای ئیمانداران یەکێک لەو پایە گرنگانەی کە لە دوای ڕۆژووی مانگی ڕەمەزان زۆر گرنگی پێدەدەن و ئەو جەوە ئیمانیەی ئەو جە و کەش و ئیمانی کە لە مانگی ڕەمەزانە بۆی دروست بووە هاندانێکی باشە بۆی کە ئەو سونەتەش کە لای زۆرینەی ئیمانداران بە حەدیسی سەحیح بۆیان هاتووە کە زۆر گرنگی بە ڕۆژووی مانگی شەوال دەدرێت کە لە فەرمودەکەیە هەڵە نەبم هاتووە کە 6 ڕۆژی ئەم مانگە بگیرێ وەگەوایە لەگەڵ مانگەکەی مانگی ڕەمەزان کۆی ساڵەکە بە ڕۆژوو بوو بیت بۆ بەهاو گرنگی ئەم 6 ڕۆژەی مانگی شەوال لەگەڵ زۆر بەڕێز ماوەسا عەفان سەرگەتی ماوەسای ئاینی شەنوکەی بابەتەکە دەکەین ماوەسا سوپاس بۆ ئامادەبوونتە زۆر سوپاس ماوەسا گیانمە خێر بێن ماوەسا ئەگەر وەکو سونەت باز لە ڕۆژووی مانگی شەوال بکەین ئەو 6 ڕۆژە بێگومان پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم هیچ سونەتێکی بەجێ نەگەیاندووە تا بەهاو گرنگی خۆی نەبوو بێ بەهاو گرنگی ئەم 6 ڕۆژە لە چیدایە؟ بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله پێشەکی سڵاو لە ئێوە لە بینەران و میسەرانی پەیامیش ئومێدوارین ئەو چەند خولەکەی کە لە خزمەت ئێوە ئەوان داین ناتوانین هەموو بابەتەکە باسکەین بەس ئەوەی کە پێویست بێ بتوانین بە خێرایی ئاماژەیەکی بۆ بکەین یەکێک لە نیشانەکانی وەرگیرانی عیبادەت دوای عیبادەت یعنی بڵین سارد نەبوونەوەی لە عیبادەت ئەمە خاڵێکی گرنگە کە ئینسانی موسڵمان بیزانێ بزانێ ئایا ڕەمەزانەکەمان لێ قبول بووە یانە لێرەوە بزانین کە ئەگەر بەردەوامیمان هەبوو لەسەر عیبادەت سارد بوونەوە نەبوو دیارە عیبادەتی پێشوشمان ئینشاءڵڵا وەرگیرەوە خاڵێکی تر کە گرنگە ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە فەرمێ بالمؤمنین ڕەئوف ڕەحیم ئەوەی بۆ ژیانی دنیا و قیامەتی ئینسان پێویستی پێی بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ڕێنمایی خوای گەورە ئاماژەی پێ کرد ئەمە خاڵێکە زۆر گرنگە کە موسڵمانەوە بزانە کەواتە هەرچی لە سنەتی پێغەمبەردا عەلەیهی سڵات وەسەلام هاتبێ ئیلا سوودێکی بۆ دنیا و قیامەتی شەیە چونکە ئینسانی موسڵمان نابێ هەر قیامەتی بێ لە شەرعا بە هیچ شێوەیەک ڕێ نەدراوە کە کەسێک بچێ خەریکی عیبادەت و بەندایەتی بێ واز لە دنیا بێن لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ کات ئەمری بەمە نەکردو کەواتە هەر عیبادەتێک هەر پەرستشێک هەر بەندایەتیەک کە خوای گەورە سوبحانه وتعالى پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ئەمریان کرد بێ حتمەن بۆ دین و دنیا هەمومان ئیستیفادەی هەیە یەکێک لەو پەرستشانەی کەوا سونەتە بکرێ بریتیە لە ڕۆژووی دوای مانگی ڕەمەزان طبعاً خاڵێک گرنگە کە ئێمە باسی بکەینەوە شەوەیە جەژنی ڕەمەزان یەک ڕۆژە لە عورف و عادەتی خەڵکە جەژن 3 ڕۆژ لە شەرعا 5 ڕۆژ ڕۆژووکردن تیاندا حرامە 5 ڕۆژی جەژن یەکێکیان ڕەمەزانە 4یشیان ئەکەوێتە جەژنی قوربان کەواتە ئەمرکردنی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام یا هاندانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەنجامدانی ڕۆژوویەک لە دوای ڕەمەزان بریتیە لە شەحنکردنی بەردەوامی ئەم کەسە بۆ ئەوەی کەوا بتوانێ ڕوبەڕوو بەرەنگاری ئەو فیتەن و شوبهە و شەهوەتانە بێتەوە کەوا ڕوبەڕووی دەبنەوە کە ئینسان خۆی گرت بە شتێکەوە بە عیبادەتێکەوە ئەم عیبادەتە بوویە خوو لە ناو لاشەیە ئەتوانێ بەرەنگاری هەموو شتێ بکە یعنی وەکو چۆن پەتایەک نەخۆشیەک بێت ئەگەر ئینسان مەناعی باش بێ ئەتوانێت زیاتر بەرەنگاری ئەوە بێتە ئەوانی کە مەناعیان لاوازم زیاتر وەکو چۆن لێ دەسەمەوەی نەخۆشیەکە بن کەواتە ئینسانی موسڵمان لە کاتێکا کەوا ڕۆژوو ڕەمەزان دەگرێت توای گرتنی ڕۆژوو ڕەمەزان شەواریش بگرێت مەناعەکەی زیاترە بێ یعنی وەکو چۆن بڵێن ئەگەر ئەم تعبیرە ڕاست بێ ئەوە باڵانسی ئیمانەکەی تقریبا ئەگاتە لێواو لێو پڕ ئەبێ کە پڕ بوو ئیتر بێخەم ئەبێ لە ئەنجامدانی هەر کارێک کاتە چی وا دەکا کە ئەو هاندانە گەورەیە هەبێ بووی کە
ئینسانی مسلمانی شەشەڵان بگرێ بۆ نمونە دەڵێ هێندەی وەکوابێ هەموو ساڵەکە بێت ئەوەی کە واکە ئینسان شەشەڵانیش لەگەڵ ڕەمەزانە بگرێ ئەوەیە کە یەکەم ئاستی باڵانسی ئیمانەکەیەتی کە ئەبێتە دافع و پامڵەنێک بۆ ئەنجامدانی ئەوەش بە 6 ڕۆژ نانا جارە بۆس ئاستی ئیمانەکەیەتی وای لێ ئەکا 6 ڕۆژەکەی دوای ڕەمەزانیش بکرێ یعنی ئەوەی نەکرد باڵانسەکەی چییە ناڵین زعیفە بەس باڵانسەکەی لەرزۆکە بۆچی لەبەرە ئێستا تۆ ئەگەر کەسێک زۆر جار هەیە ئەڵێ نەجاتمان بوو لە ڕەمەزان هیچ کات خوای گەورە پێویستی بە عیبادەتی ئێمەنی یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله ئێمە نیازمەندی خوین خوای گەورە نیازمەندی ئێمەنی کەواتە ئەمەی کە لە دوای ڕەمەزانەوە شەشەڵان بگرێت نیشانەی بەرزی باڵانسی ئیمانەکەیەتی بەس ئەم شەشەڵانە چی ئیسیفادەیەکی لێ ئەکا ئینسان چی کەڵکێکی لێ وەرەگرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر والحسنة ب10 أمثالها أفرمي هر كس رمضاني قرت لدواء رمضان 6 روج ششلاني قروك وشي وايا كان كصيام الدهر وكوايا روج صالك همو چی بێ هەموو بەڕۆژ بێ بۆچی چونکو حەسەنە یەک بەدەیە 6 ئەمە کاتە چەند 360 ساڵ چەنە 365 ڕۆژەکەش ڕۆژ تێدا حرامە کاتە ساڵەکەی کردو هەر کەس ساڵەکەش بە ڕۆژوو بوو چی دەسەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی هەر کەس ساڵەکە بە ڕۆژوو بێ جەهەنەمی لێ بەردەستکە بێتەوە وەقەبەض یەدەهو ئەوە جەهەنەمی لێ بەردەستکە بێتەوە یعنی ئەم کەسە لە ئاگری جەهەنەم دەپارێزرێ نەک هەر ئەمە ئەگەر ئینسانی یەک ڕۆژ لەبەر خوا بە ڕۆژوو بێ من صام يوما في سبيل الله باعد أو بعد الله بذلك اليوم وجهه عن النار 70 خريفا هەر کەس یەک ڕۆژ لەبەر خوا بە ڕۆژوو بێ خوای گەورە ڕوومەت و ڕوخساری 7 پاییز لە ئاگری جەهەنەم دوورەخاتەوە لە زۆربەی حەدیثەکانە پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی پاییزەکە بۆ ئەفەرمێ 7 پاییز ئەی بۆ نافەرمێ 7 بەهار زستان هاوین دەکرێت ئەگەر وەجهە شەبەهێک بینی لەو بابەتە طبعاً لە پاییزە هەمووی دەبینین کە گەڵای درەختەکان هەمووی هەڵدەوەرە درەختەکە یانی وەکو بڵێ قەدێکی ڕووتی پێوە ئینسانیش لە ڕۆژی گرتندا گوناهەکانی وەکو ئەو گەڵای درەختانە هەڵەوەرە هیچ گوناهی پێوە نامێنێ لەبەرەوەی کە گوناهی پێوە نەما ناشتێت ناو جەهەنەم والله أعلم مامۆستا لە سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهاتووە یان ڕوونکردنەوەی زیاتری نایەوە کە چۆن ئەم 6 ڕۆژە بگیرێت ئەسڵی حەدیثەکە فەرمێ 6 من شەوال 6 ڕۆژ لە مانگی شەوال 6 ڕۆژ لەکوێوە ئەیگرێ گرنگ ئەوەیە بکەوێتە ئەم مانگەوە لە 2 مانگەوە هەتا 29 یاسی ترایە مانگە هەر کامیان هەبێ ئەم 6 ڕۆژە بکەوێتە چێ بکەوێتە ئەو سنوورەوە کە کەوتە ئەو سنوورەوە کەواتە ئەجری ئەوەی دەستکەوتووە کە لەگەڵ ڕەمەزانەکە دەمجەبێ بێتە ساڵەکە بووی یعنی تەحدید نییە لەکەیەوە دەست پێ بکە هەرچەند هەندێک عولەما مەسەلەن پێیان وایە باشتر وایە یەکەم ڕۆژی دوای جەژن بگری ئیتر پێنجەکەی بکەوێتە هەر کات قەیناکە هەندێک لە عولەما پێیان وایە بە هیچ شێوەیەک نابێ مەسەڵەن مالیکیەکانی مای مالیک پێی وایە نابێت لە دوای جەژنەوە یەکسەر بە ڕۆژوو بی بۆچی ئەڵێ بۆی خەڵکووە نەزانە شەشەڵانیش واجبە بە هەر حاڵ ئەسڵی حەدیثەکە فەرمێ 6 ڕۆژ لە شەوال 6 ڕۆژ ئیتر ئەم 6 ڕۆژە وەکو چۆن ئەڵێ بوارێکی کراوەیە گرنگ ئەوەیە مەسەن کەسێکی ئەڵێ کاکە تۆ لەو ستۆدیۆ دانیش لە هەرکوێ دانیشی گرنگەوەیە لە چوارچێوەی ستۆدیۆکە بێت لە چوارچێوەکەی نەچێتە دەرەوە مەسەن ئەڵێ کاکە تۆ وەرە بۆ کەناڵی پەیام گرنگەوەیە تۆ بێتە سنووری کەناڵەکەەوە ئەوە هاتووی حەدیثەکەش فەرمێ 6 ڕۆژ لە شەوال ئیتر ئەم 6 ڕۆژە لەکەیە دەست پێ بکەی گرنگ ئەوەیە شەشەکەت لەناو شەوالا گرت بێت زۆر باشەمان سایە لە مانگی شەوالدا تەنها ڕۆژوەکەی هێندە خێری هەیە خۆت عیبادەتەکانی دیکەش فەرقیان هەیە لە چاومانکانی دیکە ئەگەر ئەنجامیان بدەیت یەکەم ئێمە دیاریکردنی ئەجر و سنووردارکردن یا فراوانکردن لە عیبادەتا بەدەستی کەس نییە بەدەستی شارع
يعني ئەگەر خوای سبحانه وتعالى یا پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاری کرد بێ ئێمە هەر ئەو سنەش دیاریەکەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە باسی شەوالە بەس باسی ڕۆژووەکە، باسی 6 ڕۆژیشیەکە بۆی دەمج بێ لەگەڵ ڕەمەزانەکە. ئیتر لە باسکردنە هیچ شتێکی تری تیا نییە. ئایا مەسەن کابرا سەدەقەیە بکە، ئایا کابرا نوێژێک بکە، ئایا ذیکرێ بکە، وەکو هەموو ڕۆژە ئاساییەکانی تر وایە. چونکە شەرع بەس باسی چی کردووە؟ باسی ئەنجامدانی عملیەکەکە کە پێوترێکی پێوترێ ڕۆژ، باسی هیچ عملیەکی تر ناکە. ئوستاز بێگومان لە یەکەی لە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووشەمان و پێنجشەمان بۆ لە ڕۆژوگرتندا. تەنانەت لەم ساڵانەشە نووسەرێکی بەریتانی باز لە بەها و گرنگی ئەم دوو ڕۆژە دەکات کە پسپۆڕێکی خۆراکیە، دەڵێت 5 لە 2، یعنی 5 ڕۆژ بخۆ 2 ڕۆژ مەخۆ هیچ. باز گرنگیەکە کە لە ناو کتێبەکەشیە باسەکە کە پێغەمبەری ئیسلام محەممەد صلی الله عليه وسلم پسپۆڕێکی خۆراکی بۆ لەم مەجالێ. مەبەستەکەم ئەمەیە، ئایا گرتنی ڕۆژوی شەشەڵان وەکو دووشەمە و پێشەمە ئاساییەکان بگریت هەمان ئەجری ئەوە دەسەکەوێتەوە لە هەمان کاتیشایی دووشەمە و پێنجشەمەکەش؟ ئەو جارێ یەکەم دووشەمە و پێنجشەمە بۆ بە ڕۆژوو بین. لەبەرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کردەوەی بەنی ئادەمە چێتە لای خوای گەورە، یعنی ڕاپۆرتی کردەوەی ئینسان دووشەمە تا پێنجشەمە، پێنجشەمە تا دووشەمە هەچی کردووم، یعنی ئێمە ڕاپۆرتێکی ڕۆژانەمان هەیە بۆ لای خوای گەورە، ڕاپۆرتێکی هەفتانەمان هەیە، ڕاپۆرتێکی ساڵانشمان هەیە. هی ڕۆژانەکە بە نوێژی بەیانی و عەسر، هی هەفتانەکە دووشەمە و پێنجشەمەیە، ساڵانەکەش لە مانگی شەعباندایە. ئەم پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بە ڕۆژوو بە دووشەمە و پێنجشەمە فەرمێ حەزەکەم لەو کاتەدا عیبادەت بکەم، بەندایەتی بۆ لای خوا بەرز بێتەوە، یعنی بەندایەتێک زیاتر لەوەی کە چونکو لە عەسر و نیوە بەیانیەکان عیبادەتەکە چوو کاتە ئەم عیبادەتی دووشەمە و پێنجشەمە ڕۆژوەکەیە. هەر کەس شەشەڵان بگرێ لە دووشەمە و پێنجشەمە ئینشەڵڵا هەردوو ئەجرەکەی دەسەکەوێت. بابێکەیە لە فقهدا پێوترم بابی تەداخل النیات، ئاوێتەبوون و ئاوێزەبوونی چییە؟ نیەتەکانە. کەسێک دەچێتە مزگەوتەوە بانگی نیوەڕۆ دراوە، تازە دەستنوێژی گرتووە، تازە داخلی مزگەوتە بێ، بانگی نیوەڕۆ دراوە. ئەم کەسە سنەتی دەستنوێژی هەیە، سنەتی تەحیەت المەسجدی هەیە، سنەتی پێش فەرزەکەشی. علەما ئەفەرمون کە نیەتی کامیان بێنێ؟ ئەفەرمون ئەگەر نیەتی سنەتی پێش فەرزەکە بێنێ دوانەکەی تریشی دەسەکەوێت. کەواتە ئەم کەسێک کە بە ڕۆژوو دەبێ دووشەمە و پێنجشەمە نیەتی شەشەڵانەکەی بێنی ئینشەڵڵا ئەجری ئەو دووشەمە و پێنجشەمەشی دەسەکەوێت. بەڵام یەک هەڵە هەیە خەڵک دەیکاویشەوەی ناکرێم دووشەمە و پێنجشەمە لە باتی فەرز، یعنی کابرا بێ فەرزەکە بکە سنەتەکەشی دەستکە، بیەوێ لە مانگی شەشەڵانە فەرزەکە بگرێتەوە سنەتی شەشەڵانیشی دەستکە، یانێتی شەشەڵان بێنە فەرزەکەشی دەستکە. مەسەڵەنێکی قەرزاوی مانگی ڕەمەزان بوو بێت بەس دێ بە ناوی هەم شەشەڵان و هەم ناکرێت. بۆچی ناکرێت؟ لەبەر چی؟ ئێستا مەسەن سنەتی پێش بەیانی دوور کاتەوە نییە، نوێژی بەیانیش دوور کات ناکرێت. تۆ بێ دوور کات بکەی لە باتی چی؟ لە باتی هەردووکی. ئەگەر کەسێک قەرزدار بێت چی بکەم مەسە بۆی ئەم ئەجرەی لە دەست نەچێ؟ هەندێک لە عولەما پێیان وایە کە ئەمە ڕێیەکی بەهێزیشم، زۆرتر ئافرەتان ئەم پرسیارانە چی بکە ئەم کەسێک کە قەرزاری ڕەمەزان بەوەی شەشەڵانەکەی لە دەست نەچێ؟ عولەما ئەفەرمون ئەگەر کەسێک قەرزار بوو، قەرزاری مانگێکی کامل بوو، ڕەمەزان هیچی نەگرت بوو، بە هەر هۆیەکەوە نەیگرت بوو، ئایا پیا بە یا ئافرەت گرنگەوەیە ئەم مانگەی نەگرت و چی بکە باش؟ عولەما ئەفەرمون شەشەڵانەکە بگرێ اینجا قەرزەکە بداتەوە، چونکو ئەگەر بێت و بڵین ئەبێ قەرزەکە بداتەوە ئەوجا سنەتەکە بگرێت، سنەتەکە چی بێت لە دەست کاتە بۆی لە دەستی نەچێ چی ئەکا ئەم کابرایە؟ ئەمە بەس بۆ شەشەڵان وایە. ڕۆژی عاشوورا و ڕۆژی عەرەفەی قوربان وانی 100 جار قەرزار بێتوانێ ئەمانە بگرێت، چونکە ئەوان یەک ڕۆژن لە دەسەچن، ئەگەر نەیگرێ ئەڕوە. بەس ئەم 29 ڕۆژە یا 30 ڕۆژە جێی 5 ئەوەندەی شەشەڵان تیا ئەبێتەوە. کەواتە گەر کەسێک قەرزار بوو هەموو مانگەکە قەرزار بوو با یەکەم شەشەڵانەکە بگرێ اینجا قەرزەکە بداتەوە. بەڵام ئەگەر کەسێک قەرزار نەبوو با لە پێشا چی بکە؟ شەش سنەتەکە بگرێ اینجا
قەرزەکە بگرێ ئەفو اینجا سنەتەکە بگرێ. هەندێک عولەما پێیان وایە لە شەشەڵانە ئەتوانی قەرزەکە هەندێک دواخەی بۆ هۆی سنەتەکە لە دەست نەچێت. بەڵگەیان ئەمان چییە؟ بەڵگەیانەوەیە کە عایشەی دایکی ماداران ئەفەرمێ من کە قەرزاری ڕۆژوو دەبووم نەم دەگرتەوە تا شعبان تا پێش ڕەمەزان. ئەم حەدیثەی دایکە عایشە تەویل و تەفسیراتی زۆری هەیە. مەسەڵەن یەکێک لەو تەفسیراتانە ئەوەیە عایشەی دایکی ئیمانداران بۆچی قەرزەکەی تا ئەو کاتە نەگرتوتەوە. هەندێک دەڵێن لەبەر خاتری پێغەمبەر صلی الله علیه وسلم، لەبەر وەکو چۆن بڵێن لەبەر ڕێزگرتنی هاوسەرەکەی، لەبەر ئەجری هاوسەرەکەی ئەمی تا ئەو کاتە نەگرتوتەوە. بەس معقولیش نییە هەندێک دەڵێن عایشە شەشەڵای نەگرت بێ، پێش یەچێ نەیگرت بێ. خوار ئەگەری ئەوە شێ خۆ کابرا ئەگەر ڕۆژوی شەشەڵان نەگرێن پێی ناوترێت کابراایکی بێدینە یا ئیمانی داوەزیوە. بەهەرحاڵ هەدوو ڕەیەکە هەیە، بەڵام باشتر وایە ڕێی بە قووەت ئەوەیە کە ئینسان فەرزەکە ئەگەر کەم بوو هەفتەیەک بوو 10 ڕۆژ بوو یەکەم فەرزەکە، چونکو وەکو چۆن کابرا ئەگەر قەرزار بێ، کابرا قەرزارە و پارەیەکی پێ قەرزار و حەزی لە خێرە، کامیان بکە باشترە؟ قەرزەکە بداتەوە، چونکو حەقی خەڵکە ئەگەر ئەم کابرا لە دانەوەی قەرزەکە دوای خا بمرێ گوناهبارە بێت، بەس ئەگەر لە خێرەکە دوای خاو بمرێ گوناهبار نابێت، چونکو ئەم حەقی خەڵکی لەسەر. کەواتە عولەما فەرمون ئەمەیە فەرزەکە حەقێکە لە سەرێتی ئەبێ زوو بیداتەوە. ماوەستا لەو بابەتە خلافیە بمێنینەوە، هەنێکە لە سەردەمی گەنجێتیە بە ئەنقەز ڕۆژووی نەگرتووە، مەسەلەن ئەوێت ڕۆژوەکە بگرێتەوە، مەسەلەن لەگەڵ شەشەڵانەکەش ئەگرم بۆ ێژرەکەم دەستکەوت و نێت، بەڵام کە نێت هێنێ ئەڵێ نێتی ڕۆژووی قەرزاری، یعنی ئەمە هەردوو ئەژرەکەی دەستەکەوێت جارێک گێڕانەوەی قەرسەیە. یەکەم هەر کەس بە ئەنقەس یەک ڕۆژ ڕۆژوو نەگرێ بە عەمدەن نەیکرێ، یعنی هیچ عوزرێکی شەرعی نەبێ، هیچ پاساوێکی ڕێپێدراوی نەبێ کە بە ڕۆژوو نەبێ. هەر کەس بە ئەنقەس ڕۆژێک ڕۆژوو نەبێ ئەفەرمێ ئەگەر 1 ساڵ ڕۆژوو بگرێتەوە جێی ئەو ڕۆژە ناگرێتەوە. سزای هەیە یان کە تەوبەی کرد نە، تەوبەی کرد نە، بەڵام ئەگەر تەوبە نەکە ئەوەیان خەتەر. تەوبەنەکە ئێمە حەدیثمان هەیە لەسەرەوەی کە کەسێک بەر لە بەربانگ ڕۆژوو بکاتەوە چەند خەتەر، چۆن گۆشت ئاوا هەڵەواسن بە قاچی، لە قیامەت ئاوا هەڵێواسن. باش ئەم لامل و ئەو قاچانەی ئاوا بە چەقۆ وەکوها چۆن قەساب ئەبینی ئاواهینیەکە ئەفەرمێ ئاوا هەڵی ئەواسن، ئەگەر پێش بەربانگ ڕۆژوو بشکێنێ بانگ نەبوو بێ. جاوەڕ ئەگەر کەسێک نەیگرت بێ، کەواتە ئەمەی کە یەکەم کەسێک بە ئەنقەس نەیگرت بێ ئەوە ئەگەر ساڵەکەش بیگرێتەوە ناکە. بەڵام ئەگەر کەسێک عولەما فەرمون کەسێک ڕۆژووی گرتۆ و نەیگرتو چی بکە ئەم کەسە؟ ئەفەرمێ لەو ڕۆژەی کە تەوبەیەکی باشی کردووە، تەوبەیەکی نەسوحی کردووە، ئیتر لەو کاتەوە ڕۆژوەکانی بۆ حساب بێ، بەس هەوڵ بدا چی بکە؟ هەوڵ بدا زیاتر ڕۆژی سنەت بکرێ. زۆر باشە مەستاز، زۆر بە کورتێگەریەکێک ئەم ڕەمەزانە بۆ منە چەند ڕۆژوویە قەرزار بوو بێت، باشە بە هەر جۆرێکە بوو بێ ئایا کرێ ڕەمەزانێکی تری بەسەرا بێت و بۆ ساڵی داهاتووتر قەرزەکەی بداتەوە ئاسایی بێت؟ نەخێر، بۆچی ناکرێ؟ دەبەرەوەی ئەگەر کەسێک مەجای هەبێ، مەودای هەبێ بۆی بکرێ، ئەو عوزرەی کە هەی بۆ نەیمێنێ نابێت دوای خە، چونکو ئەگەر دوای خاو بمرێ قەرزارە بێ، گوناهبارە بێ پێی. واتە ئیلا تا ڕەمەزانەکە دیکە دەبێت قەرزەکانی بداتەوە. مەجای هەیە، مەسەلەن کەسێک نەخۆش بۆ لام ڕەمەزانە، دوای ڕەمەزان خوای گەورە شیفاییاوە چاک بۆتەوە، نابێت دوای خا بۆ دوای ڕەمەزان. ئافرەتێ مناڵی بووە مەسەلەن، ئەگەر عوزری شەرعی هەبێ بۆی هەیە دوای خە، بەس عوزری شەرعی نەبێ بۆی نە دوای خا گوناهبارە بێ. بیشیگرێتەوە لە بری ناکەوێت دوای ساڵێک تێپەڕی. ئەزای قەزیەکە چی پێغەمبەر فەرمێ مەطل الغەنی ظلم، ئەفەرمێ کەسێک قەرزار بێ دەوڵەمەند بێ نەیداتەوە زوڵمی کردو، قەرزار بێ. مەسەلەن من قەرزاری کەسێکم پارەشم هەر نایدەمەوە، وەکو چۆن کابرا ئەڵێ دوور بێ لە ڕوویە بەعەنتەری نایداتەوە، پێغەمبەر فەرمێ مە زوڵمی کردو. کاتە کەسێک توانای هەبێ نەیگرێتەوە دوای خا بە عەمدەن ئەو زوڵمێکی کردووە لە خۆی، مردن نازانێ کەی دێ،
ئێگە مردن هات لە قیامەتە خوا گەورم مطالبەی ئەم ڕۆژەیەکە کە توانیت و نەیگرتێتەوە. باشە مامۆستاگیان دەستەکانت خۆش بێ. زۆر سپاس. مامۆستا عەفان سەرگەتی مامۆستای ئاینی زۆر سوپاس لەم تەورە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ ئامۆژگاریەکانت. بینەرانی عەزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و لە پاش ناوبڕەکە درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. چارەنووسی پرۆسەی خوێندن و بارودۆخی دەرونی قوتابیان بابەتی ئێستەی یا بابەتی دووەمی بەرنامەکەمان دەبێت کە دیارە لە ئێستادا وەزارەتی خوێندنی باڵا و هەروە وەزارەتی پەروەردە بەپێی بڕیارەکانیان چارەنووسی خوێندنی ئەمساڵیان یەکلایی کردووەتەوە، بەڵام بە تایبەتی بە وەزارەتی پەروەردە قوتابیانی زۆر خستوەتە ناو دڵە ڕاوکێ و قەلەقیەوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتش میوانداری زۆر بەڕێز مامۆستا نوسەیبە حسێن توێژەری دەرونیمان کردو. مامۆستا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم. زۆر سپاس. بڕیارەکان چۆن دەبینجێت بە تایبەتی بڕیارەکەی وەزارەتی پەروەردە چووکە پێم وایە بەشێکی زۆری قوتابیانی خستوەتە ناو دڵە ڕاوکەوت و دڵیەوە. بەڵێ بێگومان ئەم بڕیارانی وەزارەتی پەروەردە کە دەرکران شتێکی چاوەڕوان نەکرا بوو. جارێ ئێمە پێش ئەوەی بینە سەر چۆنێتی بڕیارەکە بزانین بڕیارەکە تا چەند ڕاست و دروستە، ئەبێ ئێمە یەکەم جار بینە سەر ئەوەی کە بڕیارەکە لە پڕ بوو چاوەڕوان نەکرا بوو. قوتابیان خۆیان حاضر کردبوو، ئەتوان بڵێم قوتابێکی زۆر دەستی بە سعیکردن کردبوو بۆ ئەوەی لە یەکی شەشە ئیمتیحانی وەرزی دووهەم بکات لەو بابەتانە کە خوێندراوە. بەڵام کاتێ لە پڕ ئەم بڕیارە دەرئەچێت بێگومان دڵە ڕاوکێ لە لای قوتابیان دروست ئەکا وە شتێکی ناخۆشیشە بۆ قوتابیان. ئەمە جگە لەوەی لە ڕووی تعلیمیەوە بڵێن لە ڕووی زانستیەوە قوتابیان خۆیان حاضر کردبوو بە تایبەتی قوتابیانەی کە وەرزی یەکەمیان کەوتووە یاخود نمرەکانیان لاوازە خۆیان ئامادە کردبوو کە بۆ وەرزی دووهەم شتێک بکەن بە تایبەتی دڵیان بۆ خۆش بوو کە پرۆگرامێکی کەم داغڵە و ئەتوانن تعویض بکەنەوە. بەڵێ یعنی هینێکی باش بوو چەنسێکی باش بوو بۆیان، بەڵام بەبوونی ئەم بڕیارە قوتابیان بە تایبەتی قوتابیانە نەک جۆرێک لە دڵڕاوکێ ئەتوانم بڵێم بێئومێد بوون لە پرۆسەکە و شتێکی لەبەر ئەوەی شتێکی چاوەڕوان نەکراویش بوو لایانی دەرونی لای قوتابیان لاواز کردبوو. دواتریش قوتابیان ئەو چەنسیان لە کیسیا ئەجا ئێمە ئەگەر سەیریش بکەین بە شێوەیەکی گشتی سەیری پرۆگرامی پەروەردە بکەین ئەو وڵاتانی کە زۆر پەروەردە و خوێندنیان سەرکەوتووە ئەو وڵاتانن کە چەنسی زیاترێن بە قوتابی. لە هەنێ لە بڵین پرۆگرامەکانی جیهانیە ئەبینین لە هەنێ وڵاتە دەوری سێهەمیش هەیە بۆ ئیمتحانکردنەوە. ئەمە بۆ چییە؟ بۆ دانی ئومێدە بە قوتابیان، بۆی قوتابیان واز نەهێنن لە هەوڵیان و لە کۆششکردن. بەڵام کاتێک کە تۆ بە یەک وەرز قوتابیان تێ ئەپەڕێنی ئەمە چەند کەم ئەکاتەوە بۆ قوتابیان، لەمەش قوتابیان بێ ئومێدە بن و بێگومان یعنی فرسەتی کەشیان نابێ بۆ ئەوەی کە تعویضی ئەو گەرزە لاوازانە بکەن. بەڵام مامۆستا دەشوترێت یعنی تۆ بۆ ماوەی زیاتر لە 2 مانگ قوتابی لە ماڵەوە بێت هەم لە ڕووی علمیەوە و هەم لە ڕووی دەرونیشەوە ڕاستەوخۆ بیکەیتە تاقیکردنەوە ئەمەش خۆی زانستی و علمی نییە. تا چەند ئەمە لە ڕووی دەرونیەوە کاریگەری ئەوە شتێکێک بوو لە ڕخنەکان کە یعنی ئێمە وەکو دەستەی مامۆستایان و توێژەران و ئەمانە ئەوە یەکێک بوو لە ڕخنەکانمان. ئەگەرێکی 6 تەلەبە یەکسەر بەهاتایەتەوە بۆ ئیمتیحان ئەوە شتێکی باش نەبوو بۆ چونکە تەلەبە ئەتوانم بڵم لە 26 دووەوە وا ئێستا 26 ئەمڕۆ 27 5 یعنی 2 مانگی ڕێک ئەوان لە خوێندن دابڕاون یەکسەر دەست بکرێتەوە بە تاقیکردن ئەم شتێکی باش نەبوو. بەڵام ئەتوانم بڵێم هەرچۆنێک بێ یعنی بۆ ئەو قوتابیانە من ئەمە بە شێوەیەکی گشتی باس ناکەم، ئەمە من جیا ئەەکەمەڵم بۆ ئەو قوتابیانی کە ئومێدیان هەبوو بۆ ئەوەی کە مەسەلەن کەوتون دەربچن یاخود هەنێ دەرزیان کەمە پڕیکەنەوە بۆ ئەو قوتابیانە چەنسێکی باش بە تایبەتیەوەی کە لە دەوری دووەمە تەلەبە جدیات بە خرجدە لە دەوری یەکەمان نایکات. بێگومان شتێکی کەشەیە ینی ئەوانەی کە دەکەونە دەوری دووەمەوە بزانم بۆ باڵانسی زانستیشیان نمرەکە ئەژمار ناکرێ هەڵە نەبم بۆەوەی کە بچێتە منافەسەی زانستی و وەرگرتنەوە لە زانکۆ بێتەوە بە مامۆستای زانکۆ شتێکی ئاواش هەیە دەوترێت. بەڵێ ئەوەش کاریگەری بێگومان ئەوانەی کە ئەچنە دەورەی دووەمەوە وا بزانم
بڵێن نمرەیەکیان لێ ئەشکێ شتێکی وایە یعنی بۆ نمونە وازان زۆر من بڵێن بە تەحدیدی بیرم نییە بەس هەتا بڵێن ئاستێکیان بۆ حاضر بۆ حساب ئەکرێ ئەگەر زۆرتریش بێن هەتا ئەو ئاستەیە کەواتە لە ڕووی دەرونیەوە ئێستا قوتابیان لە چه بارودۆخێکدان هەرچەندە قوتابیانی زانکۆ پێمانکان بەشێکی زۆریان پێی ڕازین بە حکمەوەی کە تاقیکردنەوە هەندێشتی زۆریان لە کۆڵ بووەتەوە بە تایبەتی تاقیکردنەوەی دەوری دووەمیشیان هەڵسەنگاندنی راپۆرتە لە ماڵەوە ئێنێرێتەوە بۆ مامۆستاکە وەڵا ئێمە ئەگەرەکو ڕازی بوون بڵێن یعنی مامۆستا زۆر پێی ڕازیە و قوتابی زۆر پێی ڕازیە ئەمە لە چ ڕوویەکەوە لە ڕووی ئەوەی کە لە کۆڵمانە بێتەوە یعنی لە ڕووی ئەوەی کە بڵێن عزێتمان ینی بە کورتێکی بڵێ لە ڕووی تەمەڵیەوە ئەرۆڵاومان پێمان خۆشە یعنی مامۆستاش پێی خۆشە ئەڵێ وەرەقە سەح ناکەم بەڵام تا چەند ئیجابیە و تا چەند سلبیە ئێمە قسە لەسەرەوەکەین یعنی ئێستا ئەگەر بڕۆی ئەگەر ئەحسایە بکەی لەوچێ لە فانەوەی تەلەبە پێی خۆش بێ لە فانەوەی مامۆستایانیش بەم وەضع زۆر دڵخۆش بن بۆ چونکە ئەڵەن جارێکتر تەلەبە ئەهێنینەوە ئیمتیحان ئەکاتەوە و بۆ ئێمە قورسە و یعنی تەلەبە جارێکتر هین نابێتەوە ئەمانە بەڵام من پێم وایە لە ڕووی زانستی و لە ڕووی پەروەردەیشەوە ئیمتیحانکردنەوەکە باشتر بوو ئوستاز لە ڕووی دەرونیەوە چۆن علمیتر بوو حکومەت هەنگاوەکەی بنایە طبعا ئێمە هەمومان ڕەخنە لەم هەنگاوەکرین ئەی حکومەت دەبووە چی بکردایە وڵای ئێمە نازانین ئەمەی کە ئەم بڕیاری حکومەتیاتی هۆکارەکەی چیە ئێمە تا نزانین هۆکارەکەی چێ ناتوانین قسەی لەسەر بکەین ئایا هۆکارەکەی لایانی تەندروستی و مۆڤوعی کۆڤید 19 یاخود هۆکاری ترە ئەوەش مۆڤوعەکە ئوستاز ئەگەر حکومەت ڕاوێژی بە پسپۆڕانی دەرونی وەکو بەڕێستان کردە ئێوە چه هەنگاوێکتان ئەنابۆی کە لایانی دەرونی قوتابیش تایە پارێزراوە بەڵێ بێگومان بۆ ئێمە ئەتوانین جیایکەینەوە بۆ وەزارەتی پەروەردە بۆ خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە بێگومان تەلەبەکان لەبەرەوەی کە ئەچن و تێکەڵاوبوونیان زۆرە لە کاتی ئیمتیحانە بێگومان بۆ پەروەردە ئەتوانم بڵم تا ڕادەیەک لەوە ئەچێ باش بێت ئەم هەنگاوە بەڵام ئیتر ئێمە ئەبێ کاتێک کە بڕیارێک ئەین تەنها یەک لایەن نابێ ئێمە هەژمار بکەین کاتێک کە بڕیارێکەین لەسەر ئەنجامی قوتابیان لەسەر داهاتوی قوتابیان ئەبێ لایانی تەندروستی لایانی دەرونی لایانی خوێندن لایانی پەروەردە لایانی کۆمەڵایەتی بێ هەموو ئەمانە ڕەچاو بکرێ یعنی بڕیار تەنها بە یەک کەس نادرێ تەنها بە یەک گروپ نادرێ تەنها بە یەک پسپۆری نادرێ کێشەکەی ئێمە لەوایە ئەبێ کۆمەڵێ یعنی تەوازون هەبێ لە بینی ئەم لایەنانەیە من پێم وایە تا ڕادەیەک بۆ وەزارەتی پەروەردە لەوە ئەچێت تا ڕادەیەک بڕیارەکە دروستی تیابێ بەڵام بۆ خوێندنی باڵا ئەتوانن بە هۆکاری تریش تاقیکردنەوە بکەن بە هۆکاری تر ئیمتیحانی قوتابیان بکەنەوە یعنی لەگەڵ پەروەردەیە بەڕێی من جیاواز بوو خوێندنی باڵا ئەبووە لە جیاتی ئەم بڕیارێکی کەی دەرکردایە بۆ تێستێکی تری قوتابیان بەڵام بە ڕێکارێکی تر نەک بە ڕێکاری ئیمتیحانکردن وەم شتانە لە ڕۆ تەندروستیەکەیەوە چۆن هەڵسەنگاندنی بۆ دەکرێت بەڵێ طبعا لە کاتێکە باوەش بزانین ئێستا بە قوتابی و بە خەڵکەوە بەگشتی ئەوەندە متمانیان بەوە نییە کە بەڕاستی کۆرۆنا لە ئارادا بێ لەبەر پاراستنی تەندروستی بێتەوە بڕیارانە دەربکرێت بەڵێ بێگومان منش لە ئەوڵەوە قسەم کردوتێ من نازانین هۆکارەکە چیە هەیە هۆکارەکە تەندروستیە یاخود هۆکارەکە اقتصادی و ئابووری و نەبوونی موچەیە خۆی ئێمە یعنی وامان لێ هاتووە کەوتونەتە دوو بەرداشەوە ئایا ئەگەر هۆکارەکە تەندروستی بێ خەتەریاتێکی زۆر هەبێت تەمانەوە اختصاصی ئێمە نییە و ئێمە لە خەسەخانەکانی و نازانین چۆنە و چۆنی و ئایا ئەم کۆڤید 19 هەیە و زۆرە و خەتەرە و تر ئەوەی کە ئەیبینین لە ڕاگەاندنەکانەوە ئەیبینین ئەگەر هۆکارەکە ئەمە بێ من پێم باشە یعنی شتێکی وایە کرێ بەڵام ئەگەر هۆکارەکە شتی تر بێ و نەبوونی موچە بێ بێگومانەوە بڕیارێکی زۆر غەڵەتە و زۆر سەقەتە و یعنی هۆکاری بڵم نەتیجەی خراپیشی لەسەر قوتابیان پێ دەچێت ئەوەی وەزارەتی پەروەردە پێوەست بێ بە موچەی مامۆستایانیشەوە چونکە منیش پێم وایە سەرەتا وتی تاقیکردنەوە دەکرێت هەندێک شوێن بایکۆتی تاقیکردنەوەکانیان کرد دوجارم بڕیاری دەرکرد بێگومان بەگشتی ساڵی داهاتوو باڵێن لە دوایە مۆرزە دەوری دووەم یاخود ساڵی نوێی خوێندن تەلەبە بەچە دەرونێکەوە دەچێتەوە قوتابخانەکان بێگومان من پێم وایە یعنی داوا لە وەزیرەکەم لێرەوە کە بەرنمەیەکی تۆکمی باش دابنێ بۆ ساڵی داهاتوو طبعا ساڵی داهاتووش کێشەیەکی تر دروست ئەبێتەوە دووبارە نەبوونی موچەیە ئەگەر موچە نەبێت بێگومان لەوچێ بایکۆت و نەبوونی داوام دەست پێ بکاتەوە بەڵام من لێرەوە یعنی لێرەوە پەیامێکم بۆ وەزیری پەروەردە هەیە ئەگەر بیەوێت داهاتوو قوتابیان نەفەوتێت پێویستە ساڵێکی تر بەرنمەیەکی تۆکمە دابنێت بۆ قوتابیان بە تایبەتی قوتابیانی پۆلی یەکی سەرەتایی چونکە پۆلیەکی سەرەتایی ئەم ساڵتانی ساڵیان خوێندووە نیوەی پیتەکانیان نەخوێندووە ئەنجا ئێمە وەکوی کە لە قوتابخانەکان نبووین من نزیکەی 8 ساڵ بۆ 10 ساڵ بڵێن ئەزمونم هەبوو لە قوتابخانە سەرەتاییەکانە ئەو مامۆسای ئەلفبێی کە پۆلیەکی سەرەتایی ئەڵێتەوە یعنی ئەتوانم بڵێم مامۆسایەکی جیازە لە مامۆساکانی تر
فێر بووە چەند ساڵە ممارەسەی ئەو ئەلف بێ ئەکا کاتێک کە قوتابی ئەچێتە پۆلی 2 بە تایبەتی پێ وابزانم ساڵی 2007 بوو پێم وابێ نازانیا 2007 بوو یا 16 وەک ئەم ساڵی لێ هات بەهۆی بایکۆتەوە قوتابیانی پۆلی 1 زۆر پیتەکانیان نەخوێن دوایی مامۆساکانی پۆلی 2 سەرەتایی زۆر بێزار بوون لە قوتابیەکان وانی کوردیا یعنی ئەیانوت مامۆسا ئیتر ئەیوت نازانم یعنی چی لە قوتابیەکان بکەم بە تایبەتی بەڕێی من قوتابیانی پۆلێکی سەرەتایی نیوەی پیتەکانیان خوێندووە ئایا مامۆسای پۆلی 2 کە منهەجێکی تر ئەبێ بە قوتابیان بڵێ بنچینەیەکی ئەساسیە کە ئەمەیان خوێندووە ئایا ساڵێکی تر چی بکا بۆ ئەو تەلەبانە من لێرەوە یعنی پەیامم بۆ وەزیری پەروەردە ئەوەیە ئەبێ ساڵێکی تر بەرنامەیەکی تۆکمە دابنێ بە تایبەتی مراجعەکردنەوەی وانە بنەڕەتەکان لە ساڵی داهاتووە من پێم وایە من یعنی نمونەیەکی سەرەتایی ئەهێنمەوە ئەو مامۆسا ئەلف بێیە پێم وایە مانگێ لەگەڵ ئەو تەلەبانەیە بێ ئینجا تەسلیمی پۆلی یعنی دووەکەیان بکاتەوە چونکە زۆر پۆلی یەکیش وەرەگیرێت ئەزمەیەکی زۆر نابێت بێگومان ئەزمێکی زۆرە بێ من لێرەیە یعنی مەبەستم لە چیە لەو ئەچی ئەو مامۆسایانەیە پێی بڵێتەوە بەڵام گرنگە پێداچوونەوە مراجعە بە تایبەتی لە وانە ئەساسیەکانە بۆ نمونە ئێمە هەنێ بنەمامان هەیە لە بیرکاریە لە ئینگلیزیە ئەگەر ساڵی ڕابردوو نەخوێنە ساڵدا تۆ لەو شتە تێناگەی لەبەر ئەوەیە من یعنی لێرەوە پەیامێکم بۆ وەزیری پەروەردە ئەوەیە کە ساڵێکی تر بەلایانی کەم و مانگێک دابنێ بۆ پێداچوونەوە بە مادەکانی ساڵی پێشوە بە تایبەتی لە دەرزە بنەڕەتەکان و پێم وایە تاقیکردنەوەشی تیا بکرێن تەنها خۆ تێپەڕاندنی منهەجیش حساب نییە پۆلی دەبێت ڕاهێنانی دەوێت لە ناو قوتابخانەیە ڕابێت بۆی کە چوە قۆناغی دووەم بۆی کە بزانێ چۆن تەعامل بکە چۆن زمانی بە پێی ئەوەش بابەتێکی ترەکە ویستم دوای ئەمە باسی بکەم ئەمە من تەنها لە ڕووی تعلیمێکەوە باسێکم لە ڕووی خوێندنەوە اینجاوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە ئێستا قوتابی بڵێن 25 دوو هاتۆتەوە بەیانی بچێتەوە هاوڕێکەی ببینێ نەیبینیوە یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ماڵەوەیە لە ماڵەوەش خەریکی چیە یعنی اینجا لێرە پەیامێکشم بۆ دایک و باوکەکانەوەیە کە یعنی زۆر بڕاعەتی مناڵەکانیان کە لەم ظروفانەیە چونکە لە ڕووی دەرونیەوە ئێمە خۆمان یعنی ئەگەر ڕۆژانە هاوتەمەنی خۆمان نەبینی قسەیان لەگەڵانەکەین زۆر بێتاقەت ئەبین مناڵەکانیش ئێستا لەو ظروفەیان یعنی هاتۆتەوە بچێتەوە بەیانی هاوڕێکەی ببینێ دوو قسە بکە یعنی لەو چێ مناڵە حکایەتێکی پێ بۆ هاوڕێکەی بگێڕێت و تایسە نەیبینیوەتەوە یعنی ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مناڵان لە فەراغێکی زۆر ناخۆشان چونکە مناڵ بەس کە ئەچێ بۆ قوتابخانەویەتەوە بۆچی بڵێن ئێمە سیرکەین ئەگەر لە جارنامەی جیهانی مافی مرۆڤ سەیری ئەو یاسانە بکەین کە بۆ مناڵدانراوە کۆمەڵە یاسا هەیە زۆر ئەساسیە کە بۆ مناڵدانراوە ئێمە بە هەندوەری ناگرین یعنی بە شتێکی زۆر هەنووکەی سەیری ناکەین بە شتێکی گرنگ سەیری ناکەین ئەویش چییە کاتێ باس لەوە کە ئەڵێ مناڵ ئەبێت تەمەنی خوێندنی خۆی تەواو بکە بۆچی باس لەماکە ینی بزانین هۆکارە دەرونی و کۆمەڵایەتی و بڵین پەروەردەی و فسیۆلۆجیەکانی چین کاتێک کە مناڵ ئەڵێ بێت تەمەنی مناڵی خۆی قۆناغی مناڵی خۆی تەواو بکە ئەمە خاڵێک تر ئەڵێ نابێ مناڵ لە مافی خوێندن بێ بەش بێ بۆچی ئەمانە یعنی ئەگەر ئێمە سیر بکەین کاتێک کە ئەڵێ مناڵ نابێ لە مافی خوێندن بێ بەش بێ ئەم مافی خوێندن تەنها لایانی تعلیمی نیە مناڵەکە فێری خوێنەواری بێ لایانی کۆمەڵایەتیە مناڵە چێتە ناو هاوتەمەنی خۆی شت وەرئەگرێ فێری مامەڵەکردن ئەبێ فێری ئەوە بێت چۆن دیفاع لە خۆی بکە ینی چۆن کەسێک کە مەسەلەن بەرگری پیاکات چۆن کەسێک کاتێک کە مافێکی ئەخوا حەقێکی خوا چۆن داوای مافی خۆی بکە یعنی ئەتوانم بڵێم ژینگەی قوتابخانە تەنها ژینگەیەکی تعلیمی نییە ما ئەگەر فێریشکەین ئەڵێن وەزارەتی پەروەردەیە کەم جار پەروەردەکە خینە پێشەوە ئەم پەروەردەیە زۆر شت ئەگرێتەوە لایانی کۆمەڵایەتیە لایانی دەرونیە ئەتوانم بڵێم لایانی سیاسیشە ینی ئوستاس ینی باش و باسی ئەمەت کرد پێت وایە قوتابخانەکانی ئێمە ئەوەندە گرنگی بە تاواوکردنی منهەج و کتێبەکەدنەوە نە گرنگی بە پەروەردەکەدن ئەوەش ئەتوانم بڵێم جیاوازی هەیە لە نێوان قوتابخانەی بە قوتابخانەیەکی تر و پێشم وایە من بە شێوەیەکی گشتی جاران زۆر گرنگی بە پەروەردەکەم بوو بەڵام ئەتوانم بڵێم یعنی لەم 2-3 ساڵانی پێشوە تۆزێک یعنی لایانی گرنگیدان بەلایانی پەروەردە زیاد کردووە من دڵخۆشم بەوە یعنی ئەبینی لە قوتابخانەکە زیاتر گرنگی بەلایانی پەروەردە ئەگەڕێکی بڕکێک بێ لەگەڵ ئەهلیەکاندا ئەمە لایەکی تریش ئەمریکا ئەم بەرنامەی بریتیش کانسڵ هەبوو ئەم ساڵ لەگەڵ ئەوە من ڕەخنەم لێ هەبوو لە هەنێ لایەنەوە بەڵام لەو ڕۆ باش و کە مامۆسایانی والێ کرد تەنها گرنگی بە خوێندن نەیەن خۆ ئێمە نامانەوەی خوێندنەکەش بڕوە بەڵام گرنگیدان بە پەروەردە و لایانی دەرونی و لایانی کۆمەڵایەتی مناڵ بەڕێی من پێشترە لە لایانی خوێندن بۆ چونکە کاتێک کە تۆ مناڵێک گەورە ئەەکەیت ئەگەر ئەم مناڵە لایانی زەکایی ضعیف بێ کێشەی بۆ دروست نابێ بەڵام ئەگەر لایانی مامەڵەکردن لەگەڵ دەوروبەرە لاواز بێ کێشەی زۆرتر لەوا بۆ دروست بێ ئێمە ئەگەر سەیری ئەم وڵاتی خۆمان بکەین ئەو کێشە گەورانێک کە دروست بووە هیچی لەوە دروست نەبووە کە کەسێکی خوێنەوار و زیرەکمان نیە
بەڵکو هەمووی لەوە دروست بووە کە ویژدان هەیە لە وڵاتەیە بەرپرسیارەتی هەیە لە وڵاتەیە یعنی من هەموو جارێ خۆم دائیم ئەڵێم ئەم کێشە گەورانی لە وڵاتەیە دروست بووە هەر لە برسیکردنەوە هەر لە بێموچەیەوە هەر لە بێمتمانەیەوە عنی ئێمە وامان لێ هاتوو متمانەمان نیە بە حکوومەتەکەمان لەبەر کۆڤید-19 یاخود لەبەر موچەیە ئەمانە کارەساتی گەوریان خۆتان لە نەو تەلەبەیە ئەی دڵڕاوکی و قەلەقی و بارودۆخی دەرونی مامۆسایان چۆنە لەلایەکەوە نازانێ منهج تەواوکە لایەکەوە نازانێ ساڵی خوێندن چۆن تێپەڕێنێ و لایەکەوە خەمی بژێوی ژیانی خۆی بێت کەواتە بارودۆخی دەرونی مامۆستایانش بە پێم بڕیارانەی کە لە 26 دووە لە قوتابخانەکان دابڕێنراون و ڕەنگە تا ساڵی داهاتووژیان بێنێتەوە بە قوتابخانەکان ناچۆنەوە بەڵێ بێگومان من پێم وایە مامۆستایان چینێکی زۆر بەشخوراون بە تایبەتی لەم ظروفەیە ئەنجا ئەوەی کە کێشەیە کاتێک کە بێموچەی دەست پێ کاتەوە تەنها مامۆستای هاواری لێ بەردەبێتەوە یعنی ئەتوانم بڵم هەنێ جار ئەمە بۆ بە گاڵتە پێکردنێکیش ئەڵێن یعنی کەس ناژی مامۆستایان نەبێ بەڵام من لێرەوە ئەڵێم بۆچی مامۆستایەک سەر هاواری لێ بەردەبێتەوە چونکە مامۆستا ئەو توێژەیە ئەو چینەیە کە ناتوانێت دەستبەرداری قوتابی بێ ناتوانێت دەستبەرداری قوتابخانە بێ ناتوانێت دەستبەرداری خوێندن بێ بۆچی فەرمانبەرەکانی تر وەکو مامۆستاز و هاواریان لێ بەرز نابێتەوە ئەوان ئەتوانن ئیشەکەیان لە هەفتەیەکە ڕۆژێ بکەن بڕۆن بێنەوە بەڵام مامۆستا ناتوانێت ئیشی مامۆستا ئیشێکی زیندووە ئیشێکی ڕۆژانەیە ئیشێکی بەردەوامە بێگومان مامۆستایان لەم ظروفەیە لە دڵڕاوکێکی ناخۆشان مامۆستا لە بینی دووشتە یعنی دڵڕاوکی بۆ دروست بووە یەکەم ئایا دیفاع لە خۆی بکا بەرامبەر بە موچەکەی کە نادرێ دووهەمیش ئایا مەسیری قوتابیان چی لێە ئەتوانم بڵێم بڵین ئەو خلافانش کە دروست بووە لە بینی مامۆستایانە یعنی دائیم ئەو جیاوازانە کە دروست بووە کۆمەڵێ مامۆستا بایکۆتی کرد کۆمەڵە مامۆستا ڕۆشتۆ تەنها گیر خواردن بۆ لە بینی ئەو دووشتەیە ئایا مستقبلی تەلەبە چی لێە کە تۆ بایکۆتەکەی یعنی مامۆستایان ئەمە ئەخوێننەوە ئایا داهاتووی تەلەبە چی لێ لە لایەکی تریش ئایا مافی خۆی چی لێە لەبەرەوە بێگومان مامۆستا لە دڵڕاوکێکی زۆر زۆرایە بە تایبەتی ئالم کاتەیە خوێندنیش بێگومان مامۆستایەکێک لە هەمە گەورەکانی تەواوکردنی منهج و خوێندنەکەنی توانین لەم ظروفە تەواویکا بەداخەوە خۆی جەلال ینی زۆرینەی وڵاتانی پێشکەوتوو ئەوانەی سەرەتا کە لە ئاستێکی نزما بوون بۆی کە چوونەتە ئاستێکی بەرز لە ڕێگەی پەروەردەوە بوو لە ڕێگەی گۆڕینی سیستمێکی باشی پەروەردەیەوە بووە وسازەبێت بپرسم کە ئەم لە ماوەی ئەم کەرەنتینەیە حکوومەت بڕیاری ئۆنلاینکردنی وانەکانیە ئەمە لە ڕووی دەرونیەوە تا چەند چ بەهایەکیە بوو بۆ قوتابیان مامۆستایانی شوابزانم بە هەمان شێوە ئەوانیش ئۆنلاین جارێک بەس تاقیکردنەوە جارێک تاقیکردنەوە نیە یەکسەر فەرمون بۆ کۆلی داهاتوو من لێرە پێش ئەوەی کە بڵین بێنە بەرنامەکە وتم بڕیاری چاوەڕوان نەکرا و زۆر ناخۆشە بۆ تەلەبە ئێستا من تەلەبە ئەناسم لە ڕێگەی ئۆنلاین و زۆر خۆی هیلا کرد و کاتی ئەم بڕیارە درێ پێی ناخۆشە یعنی ئەڵێ من ئەو هەموو خۆم هیلا کردو ئەم بڕیارەش درا ئۆنلاینەکە من پێم وایە تا ڕادەیەک بۆ خوێندنی باڵا باشتر بوو بەڵام بۆ پەروەردە بۆ مناڵ هیچ سەرکەوتو نەبوو من پێم وابوو ئۆنلاینەکە ئەم بڕیارە یعنی ئەم بڕیارە باشتر بوو لە ئۆنلاینەکە بۆ چونکە ئۆنلاینەکە کۆمەڵی قوتابی پابند بوو پێ کۆمەڵی نەبوو ئەمەش نابێ یعنی تۆ لە دە قوتابی شاگرد و قوتابی هیچ سەیری ئەم ئۆنلاینەکە تۆ هەر مەجبوری یعنی یاساکە هەڵۆشێنیتەوە تۆ بۆچی بۆچی چونکە تۆ لەگەڵ مافی گشتی قوتابیانە یعنی تۆ ئەگەر لە پۆلەکە تا پێنج تەلەبە هیچ نەخوێنێ ناتوانانی اینجا لە سەرەتایی و بەتایبەتی لە بنەڕەتیشە مامۆستا لەگەڵ تەلەبەیە قسەی لەگەڵا ئەکاجاروە لێ تووڕە ئەبێ اینجا گوێی بۆ ئەگرێ ئێستا چۆن لە ئۆنلاین ئەو قوتابی خۆی اینجا ئێمە ئەگەر سەیریش بکەین لە پۆلی یەک تانۆ ئەمە خوێندن ئیجباریە یعنی اختیاری نییە لە یەک تانۆ بە ئۆنلاین بە هیچ شێوەیەک نابێ لەوە ئەچێ بۆ ئامادەیەکان و بۆ خوێندنی باڵا باشتر بێ بەس تۆ لە یەک تانۆ ئەو کەسە خۆی بڵین باش و خراپی خۆی نازانێت تۆ بە ئیجباری ئەم خوێندنەی پیای ئەگەر سیرکن لە وڵاتانی لە هەموو وڵاتە بڵین ئەوروپی و عەربی و هەموو وڵاتەکانی بڵین شەرقی ئەوسەط و غەرب و ئەمانەشە لە یەک تانۆ هەر ئیجباریە یعنی خوێندنێک ئەبێ هەم کەس بخوێنێ دوای ئەوە ئەبێتە اختیاری تر و کەس ئایا خۆی حەزەکە بخوێنێ یان نەخوێنێ لە خوێندنی ئیجباریشە ئینسان ناتوانێت بە ئۆنلاین بخوێنێ ئۆنلاین بۆ کێ بۆ کەسێکە کە خۆی حەزی لێ بێت و هەوڵ بات بەس لە یەک تانۆ ئەو ئۆنلاینە بەڕێی من زۆر باش لە زانکۆ پەیمانکاندانا بەشێکیان ئەوەی کە منهەجی تاوا نەکردووە هەندێک وانیانەیە بۆ نمونە تەرمی یەکەم 6 دەرسیانەیە تەرمی دووەمی 6 تەرمی دووەم ێستا نەماوە دابش یەکەن بەسەر ساڵی نوێی خوێندنی ساڵی داهاتوودا سییانیان دەخەنە تەرمی یەکەمی مەرحەلە دوو سییان تەرمی مەرحەلە دوو تەرمی دوی مەرحەلە دوو ئەمە چ کاریگەریکی دەرونی دروست دەکات تەلەبەیەک ئەم ساڵ دەبوو تەواوی کردای بەڵام هەمووی کرێتەوە ساڵێکی تر بە هینێکی زۆر زەخمێتێکی زۆری لەسەر دروستە بێت و بێگومان من پێم ناڵم لە ئەوڵەوە پێم وایە وتم پێم وایە خوێندنی باڵا ئەم بڕیاری دەرنەکردە ئەگەر یعنی بە هەر ڕێگەیەک بواە بە ڕێگەیەکی جیاواز بواە بە گرتنەبەری ڕێکاری جیاواز بواە
یعنی بێگومان منهجەکەی تەواو کردایە بەڵام ئەمە کە فاڵێکی تروای لێ ئەکرێت و ئەم منهجە ئەمە لەلایەکەوە ئیجابیاتی هەیە چونکە ئەو بابەتە ئەخوێنرێ بەڵام بۆ قوتابیەکە ئەتوانم بڵێم سەقلێکی زۆر قورسایەکی زۆر لەسەر قوتابەکە دروست ئەکات و ئەوەش بەڕێکاری یعنی ئەتوانن بەرنامێکی تۆکمەدا بنێن بۆ قوتابیان بە ڕەچاوکردنی کۆمەڵەشێت ئەتوانن بڵێن شتە ئەساسیەکان پیان بوترێ هەنێ تەخفیفیان ئەتوانرێت مانگێک داوام پێشخرێت ئەوش ئەتوانرێت من ئەڵێم لێرە من یعنی پەیامم بۆ وەزیری خوێندنی باڵا وەزیری پەروەردە ئەوەیە کە ئەم بڕیارەیان دەرکردو شتێک بکەن بۆ تەعیزەیەم بڕیارە فاڵی داتوە زۆر بە کورتی پەیامت بۆ خوێندکاران بەگشتی ئەم لە زانکۆ پەیمانکان و ئەم قۆناغەکانی خوارتر چییە؟ بەڵێ بێگومان ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە لە ڕووی دەرونیەوە ئێمە مامەڵە لەگەڵ واقعەکەی دووشت هەیە ئێمە دائیم لە کێبڕکەیان یەکێکیان ئەو واقعەیە کە تیا ئەژین دومیشان ئەو ئیرادەیە کە خۆمان هەمانە من لێرە پەیام بۆ قوتابیان ئەوەیە ئەوەی کە ڕوئەیات لە ئیرادی ئەوانانیە میکەن بەلایەن یعنی نیکەن بە شتێکی قورس بەسەر خۆیانەوە ئەوەی کە بەدەست ئەوانە ئیرادی خۆیانە بە ئیرادەیەکی بەهێزەوە بەڕێی من بە ئیرادەیەکی بەهێزەوە ڕوبەڕووی ئەم بڕیارانە بنەوە و ئەوەی کە بووە بێگومان ئەبێ وا ماماڵی لەگەڵا بکە چکە لە دەسەڵاتی ئەوانانیە زۆر سپاس بۆ بەڕێز ماوسان بەحسێن توێژەری دەرونی ئەم تۆرە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بوو بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی یادەوەری بزانین گرنگترین ڕووداوەکان کە لە ڕابردوودا ڕوویان داوە لە بەرواری 27 پێنجدا چین. بیستوحەوتی پێنجی ساڵی 1332 لە دایکبوونی گەورە فەیلسوفی ئیسلامی و دامەزرێنەری زانستی کۆمەڵناسی ئیبن خەلدون لە وڵاتی تونس ناوی تەواوی عەبدوڕەحمان کوڕی محەممەدی خەلدونە دەرچووی زانکۆی زەیتونەی بەناوبانگە بۆ زانست و زانیاری چەندان وڵاتی گەورە گەڕاوە تا ئێستاش زانست و بۆچوونەکانی لە بواری کۆمەڵناسیدا پێشەنگن و زانایانی سەرانسەری جیهان پشت بە بۆچوون و دانراوەکانی دەبەستن. مێژووی ئیبن خەلدون و پێشەکی ئیبن خەلدون لە دانراوە زۆر بە پێزەکانی ناوبراون. ئیبن خەلدون کۆمەڵناس و فەیلسوف و سیاسەتمەدار و مێژوونووس و دادوەر و زانای ئابووری بووە بەڵام زیاتر وە کۆمەڵناسێک ناوی دەرکردووە ئەگەرچی کۆتاییەکانی تەمەنی و مردنی لە وڵاتی میسر بووە بەڵام تونسیەکان تا ئێستا شانازی پێوە دەکەن و وێنەی ئەویان لە سەرچاپی دراوی وڵاتەکەیان داناوە. ئیبن خەلدون خۆشنووسێکی ناوداریش بوو و نمونەیەک لە دەستنووسەکەشی لە مۆزەخانەکانی جیهاندا ماوەتەوە. 27 پێنجی ساڵی 1961 کودەتای یەکەمی ژەنەراڵ جەمال گورسل کە سەرکردەی ئەوسای سوپا بوو بەسەر سەرۆکۆماری ئەو کاتەی تورکیا جەلالبەیار و سەرۆکوەزیران عەدنان مەندەریس. لە دوای کودەتاکە مەندەریس و چەندین وەزیری حکومەتەکەی لەلایەن سوپاوە خرانە زیندان و هێنرانە بەردەم دادگایەکی سەربازی. تۆمەتەکەیان گوایە گەندەڵی سیاسی و پێشێلکردنی دەستور بوو. لە ئەنجامدا سزای لە سێدارەدان بەسەر مەندەریسدا سەپێنرا. عەدنان مەندەریس ماوەی 10 ساڵ سەرۆکوەزیرانی تورکیای نوێ بوو دوای مستەفا کەمال ئەتاتورک و لە ڕێی هەڵبژاردننی ئازادەوە دوای 2 خولتوانی ببێتە یەکەم و براوی تورکیا و کۆتایی بە دەسەڵاتی ئەتاتورک بهێنێت و تەواوی یاسا دژ بە ئاین و مرۆڤایەتەکانی مستەفا کەمال ئەتاتورک هەڵوەشێنێتەوە و تورکیا بەرێتەوە بۆ ئازادی ئاینی و نەتەوەی و سیاسی و ڕێکخراوەی پێشووتری. بەڵە بەڕێزان یەکێکتر لە تەوەرەکانمان باز لە زیانەکانی جگەرە و نێرگەلە کێشان دەکەین کە مانگی ڕەمەزان دەرفەتێکی باش بوو بۆ ئەو کەسانەی کە جگەرەکێش یاخود نێرگەلەکێش بوون مانگی ڕەمەزانیان ئەگەر گرتبێ بەتایبەتی قەدەغی هاتوچۆ و قەرنتینە و داخستنی نێرگەلەخانەکانی ژێر دەرفەتێکی هەر باش بوو بێگومان لە ئێستادا هەموو ئەم دەرفەتانەی کە باسمان کرد هەنگاوێکی باشە بۆی کە لێرە بە دواوە دەست پێ نەکەنەوە نەجگەرە نە نێرگەلە نەکێشن بەدەر لەوەی کە لە ڕووە پزیشکەکەیەوە چ زیانێک بە سیەکان دەگەێنێت لە ڕووی تەندروستیەوە تەنانەت بۆ نەوەکانیشان دەوترێت دەگوازرێتەوە کە زیانێکی زۆر گەورەی هەیە. ئێمە وابزانم هەڵە نەبم 31 پێنجیش ڕۆژی بێگومان
بۆ هیوای کە هەموو ئەوانەی کە جگەرەکێشن یاخود نێرگەلەکێشن کە واز لە کێشانیان بهێنن لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر کاوە فەرەستادون پسپۆڕی نەخۆشیەکانی سنگ و کۆندامی هەناسە شەنووکەی بابەتەکە دەکەین کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس دکتۆرگیان. دکتۆر ئەمێ بپرسم قورس نییە واسێنانی جگەرە و یاخود نێرگەلەکێشان لەلایەنە و کەسانی کە ماوەیەکی زۆر ئەمەیان کێشاوە؟ دەستان خۆش بێ بنای خۆی بەخشندە و میهرەبان. وڵا بابەتی جگەرە یەکێکە لە بڵێن مادە ئالوودەکەرەکان بۆیە ینی تۆ لێرا وەکو وازهێنان لە جگەرەکێشان کارێکی قورسە، ناتوانین بڵێ کارێکی ئاسانە، بە تایبەتی کەسێکە لە ماوەی چەند ساڵێک زیاتر بڵێن جگەرەی کێشا بێ بۆم خۆی سەرقاڵ کرد بێ باس ئەکرێتەوە لە 10 ساڵ زیاتر ئەگەر کێشا بێت ڕۆژانە نزیکی پاکەتێک جگەرت خوارد بەکارهێنا بێ کێشا بێ ئەمە ئەو کەسە بە ئالوودە بۆ حسابە کەسایی بۆ ئەوکەی کە ئالوودە بۆ بە جگەرەکە و لە ڕاستیە بە شێوەیەکی قورس ئەتوانێ وازی لێ بێنێ بەڵام وازهێنان شتێکی بڵێن ناشتوانین بڵێ ینی مەحاڵە ناتوانێت و کەسە وازی لێبێن بەڵکو زۆر زۆر ئاسایی ئەتوانێت بە بەکارهێنانی چەند ڕێنماییەک وە بوونی ئیرادە ویستێکی بەهێز لەو کەسە وازهێنان شتێکی زۆر ئاساییە. دکتۆر من چەند ڕۆژێک لەمە بەر شەنوکەیم بابەتەم کرد لەگەڵ چەند جگەرە کێشێکە کە ناسیا و خزمی خۆم بۆی جێژنەوە بینی من هەنووت بۆیە وازنین حەزەکەین بەڵام بۆیە وازنایانین لەبەرەوەی ئەو کەسانەمان دیوە کە لە تەمەنێکی وەکو ئێمە ماوەیەکی زۆر جگەرە کێش بوون بەڵام کە وازیان هێناوە دوای ماوەیەکی زۆر کورت تووشی جەڵدەی دەماخە بن تا چەنەم قسەیە ڕاستە. بەڵێ خۆی مۆزوعی ئالوودەبوون بە جگەرە پەیوەندی بە مادەی نیکۆتینەوە هەیە کە مادەیەکی سڕکەرە وەکو مادە سڕکەرەکانی تر کە مرۆڤ جاری وایە بەکاری هێنێ ئەوانەی کە ئالوودەن بۆ مادانەوە لە ڕاستی ئەوەیە کە تۆ بەردەوامی بەکاری ئەهێنی خویەک و عادەتێکی پێوە ئەگرێ بڵێن ئەم مادەیە تەوان لاقی بە چیەوە هەیە بە گواستنەوە دەمارەکان لەنێوان دەمارەکانی خوێنە ئەبینین کە بەکاریهێنی مودەیەکی زۆر لەسەری ڕایەت دەمارەکان بڵێن دەمارەکانی کۆندامی دەمار بەڵام دوای ئەوە کە تۆ ئەم مادەی قەتعەکەی لە ڕاستی ئەوەیە ئەبێتەوەی دروستبوونی کێشەکە و حەز لەو کەسا دروست ئەبێت تەوان ئەوە بۆ ئەو مادەیە کە حەزەکە بچێتەوە سەری وت پاشان کۆمەڵ ئەعراز و نیشانەی دروستەکە لەو کەسەیە بەڵام لە ڕاستیە ئەم بابەتە تەنها پەیوەستە بۆ نیشانانەی کە لە کاتی وازهێنان لە جگەرەیان لەو مادەی کە ئینسان لەسەری ئالوودە بوو ئەو نیشانانە ڕوئەیە بێتاقەتی لەوانەیە بێزاری سەرئێشە عارەقکردنەوە نەمانی حەز بۆ خواردن هەندێک شت دروستەکە لە کەسەکە ئەو کەسە هەستەکە ینی ئەمە نەتیجەیەوەیە کە وازی لە جگەرەکە هێناوە بۆیە حەزێکی زۆری بۆ دروستەوە بۆی بچێتەوە سەرجگە بەڵام وەکەوەی کاریگەری تری هەبێ بۆ سەر شوێنی تر لە لەشە ئەمە قسەیەکی ڕازنی ینی تۆ بڵێ جەڵدە لە ئینسانە دروستەکەیان هەندێک نەخۆشیتر لەوانەیە دروستکە هی وایڵێک لە وازی لەبین لەوانێت تووشی شێرپەنجە بی خۆی پێچەوانەکەی ڕاستە یعنی تۆگە بەردەوام بی لەوانێت تووشی شێرپەنج نەک ئەوەی کە وازی لێبێنی کەواتە وازهێنانەکە لە هەموو حاڵەتێکە شتێکی زۆر بەسوود و چاکە و لە ڕاستیشە هیچ کاتێکیش درەنگ نییە بۆ وازهێنان لە جگەرە کێشان یعنی تەنانەت ئەو کەسانەشی کە تووشی شێرپەنجەی سیەکان بوو کەیتر ناڕەحەترین حاڵەتەکە بۆی ئەوە تووشەوی یەکەم ئامۆژگاریمان بۆیان چییە واز لە جگەرەکە بێنە بەس خۆی لێرا نیشانەیەکیش هەیە لە ڕاستیە هەر کاتێک ئەو کەسە حەزی بۆ جگەرەکە خۆی نەما ئەوە نیشانەیەکی زۆر خەتەر و ئاگادارکەرەوەیە کە تۆ خۆی کەسەکە خۆی لە خۆیەوە حەزی بۆی نامێنێ پێشتر حەزی هەبوو بەڵام لەپڕ لە مودەیەکی کەما سێرەکە لە حەزم نامێنێ وازی لێنێ جگەرەکە فڕایە ئەمە نیشانێکی خراپە ئەمە نیشانەی ئەوەی لەوانەیە ئەو کەشە تووشی شێرپەنجە بوو بێ ئەمە یەکێکە لە بوو بێت ناتوانین بڵێ ئەمە لە ساسە بەڵام ئەمە نیشانەی ئەوەیە ئەو نەمانی حەزە کە شتێکی خەتەر ڕوویاوە لەم کەسەیە وای کردو حەزەکەی نێڵاوە زۆر جار مامۆستایانی ئاینی مانخوازان دەڵێن جگەرە حرامە مەیکێشن بەڵام خەڵکێکە هەلی مزگەوت و نوێژ و ڕۆژ و ئەمانە جگەرەکە هەر دەکێشن چکە ڕەنگە بە مروری زەمن زیانەکانی لەسەر جەستا دەرکەون وایانی پیرۆزی ئیسلامی هەر شتێکە زیانی هەبێ حرامی دەکات چۆن لە ڕووی پزیشکیەوە پێیان بڵێن هەرچەندە ئەمە زۆر دەوترێت
ینی جارێکی تر بیڵێنەوە کە زیانەکانی جگەرە چین. وڵا لە ڕاستیە یەکێک لەو بڵێن مادانەی کە ئینسان خراپترین شتەکە بەکاری بێنێ بریتە لە جگەرەوە لە ڕووی زانستی و بە توێژینەوە زانستیەکان سەلماوە هیچ مادەیەک نییە تۆ باسیەوە بکەی لە 100 یا نزیکەی لە 100 پەیوەندی هەبێ بە نەخۆشیەکانی مرۆڤ وەکو دووکەڵی جگەرە چکە ئەوەنە توێژینەوەی لەسەر کراوە تقریبا نسەیەک لای بۆ تۆ کە پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بەگشتی جگەرە یاوانیان نیکۆتینەکەیان کەمە مۆزوع نیکۆتین نییە لێرە ئەمە کە باسی دووکەڵی جگەراکەی زیاتر لە 4000 مادەی چالاکی تایە 4000 مادەی کیمیاوی چالاکی تایە هەر نیکۆتین نییە ینی ئەنواع مادەی زیان باشی تر وەکو قەتران و وەکو یەکەم ئۆکسیدی کاربۆن و وەکو زەرنیخ و کۆمەڵە مادە هەیە بڵێن لە تووتنا بەیەکەوە کۆیکەیتەوە عین لە ڕاستیە خراپترین و زیان بەخشترین شتێکە ئینسان بەکاری بێنێ وە لە ڕاستیشە ئێمە کە باسی ڕۆژی جیهانی بەرەنگار بوونەوەی جگەرەکێشان خۆی عینوانەکەی ڕۆژی جیهانی بەرەنگاربوونی جگەرەکێشان و مادە تووتنیەکان ئەنی مەوزوع نێرگەلە جگەرە هەمووی بەگشتی ینی ئەوەی کە تووتنی تیا بەکارەهێنرێ هەمووی لە سیوێکی مانگە وەکو ڕۆژێکی جیهانی لایەن نەتۆی گرەکان کراوە بە یادێک بوو ئەوەی هەوڵ بدرێ ئەم زیانەکان ڕوون بکرێتەوە و خەڵکی هۆشیارکێتەوە واز بهێنن طبعا وتمان 4000 مادەی زیان بەخشی تێ ئەم مادانە هەژێنەرن چالاکرد ینی چالاکن کۆمەڵێک مادەی هەمووشی چالاک ینی واکە کاریگەری دروستەکە بە تایبەتی لە کۆندامی هەناسە طبعا تۆ جگەرە لە پلەی یەکەم بۆ کۆندامی هەناسە بە پلەی دووەم بۆ کۆندامی هەرس چکە ئەو کەسی کە جگەراکێش طبعا لەگەڵ لیکە کە قوتیە ئەو مادەی بە هەمان شوچێتە ناو مەعیدە و ڕیخۆڵ و ئەوانەشەوە ئەوەش هەمان کاریگەریەکانی بۆ کۆندامی هەناسە لەوێشە دروستە بێ وەگوتم ئیتر ئەم مادانە چالاکردن هەژێنەرن هەستیاری لە ئینسانە دروستەکە باز پێدەرن یم میوتیشن دروستەکە هۆکارێکی دروستبوونی شێرپەنجەیە دەڵێ من دووکەڵەکە قوت ناتەمە لەسەر دەدەمایەڵمە و دیکەمە دەرەوە بەڵێ ڕاز نییە ئەو قسەیە چکە تۆ لەگەڵ هەناسەکە نسبەتێکی کەم هەر ئەچێتە ناو کۆندامی هەناسەتەوە ئەگەر قوتیش تەواتیش هەڵی لە مژی بەڵام کە لە ناو دەمیشا بمێتەوە وتمانێکی تیژ لە کایەوەی لەگەڵ لیکا تێکەڵە بێ ئەو کاتە کە تۆ لیکیش قوتەی بە هەمان شێوە چێتە ناو کۆندامی هەرسەوە هەمان کاریگەری دروستەکە ینی ئەوە لەوانەیە کەمتر وەکو کەسێکی تر کە بەردەوام ئەم دووکەڵە هەڵەمژێ و بە شوێکی قوڵ بەکارێ نەک شێوەیەکی سەطحی ئەمەی کە بڵین دووکەڵەکەگات احتیمالە کەمتر بێ کاریگەرێکی بەڵام هەمان کاریگەری دووسەکە بەسم لەوانەیە ماوەیەکی زۆرتری بێ لێرە جا ئەوەشی کە گرنگە باسی بکەین لێرە ینی مودەی دروستبوونی ئەم کاریگەریانی جگەرەکێشان ینی شتێکی کتوپڕ نییە کتوپڕیشی هەیە ینی بۆ نمونە هەندێک کەس تووشی هەستیاری کۆندامی هەناسە ئابێ مودەیەکی کەم لەوانێت چەند مانگێ یا چەند ساڵێکی کەم جگەرە بکێشێ تووشی ئەو هەستیاریە ئەبێ تووشی نەخۆشی ڕەبۆ ئەبێت تەنگە نەفەسی و هەناسەتونی و خیزەکەیز و ئەمە کاریگەریە سریعکی بەڵام کاریگەریە درێژخایەنەکەی کە دروستکردنی شێرپەنجەیەکە لە مرۆڤ نزیکەی 25 جۆری شێرپەنجە لە مرۆڤ پەیوەندی ڕاستەوخۆ دۆزراوەتەوە لە نێوان دووکەڵی جگەرە و دروستبوونی ئەم شێرپەنجانە تەوان شێرپەنجەکان هەر لە ناو پۆشی دەمەوە بیگرە هەتاکو قڕگ و بۆری هەناسە و سەرەتای بۆری هەناسە و قڕقڕاگە و پاشان ناو سیەکان و پاشانیش کۆئەندامی هەرس وەکوتمان سوورێنچک و گەدە و دوانزەگرێ و ڕیخۆڵە باریکە و ڕیخۆڵە ئەستورە و یانی سیرکە تا خواری خوارەوە هەر هەمووی پەیوەندی دۆزراوە تەنانەت ئەو هەندێک لەو مادانە کە ئینسان هەڵی ئەمژێ لە ڕێگەی لە ناو لیکەکە کە ئەچێتە ناو کۆئەندامی هەرسەوە هەڵ ئەمژرێ بۆ ناو سووری خوێن کە پەیوەندی هەیە بۆ دروستکردنی شێرپەنجە تەنانەت شێرپەنجەی میزەڵان لە مرۆڤ پەیوەندی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ جگەرەکێشانە ئەو کەسی کە ئەوەی هەبێ یەکسەر لێ پرتۆ جگەراکێشیانە بۆ چونکە ئەو مادە زیان بەخشە لە ڕێگەی خوێنەوە هەڵامژێ ڕا بۆ شانەکانی تریژ لە لەشە و لەوانەیە چەندین شێرپەنجەی تریژ لە لەشە هەر بە بەردەوامی ئەمانە توێژینەوەی لەسەرەکرێت دەرکەوتووە کە وەکوتم نزیکەی 25 جۆر زیاتری پەیوەندی ڕاستەوخۆ هەیە کە لە نێوان دووکەڵی جگەرەکە و لە نێوان توشبوون بۆم شێرپەنجانە ئەمە بە شێوەیەکی گشتی و پاش کۆئەندامی هەناسە خراپترین کاریگەری بەرەکرێتەوە لە کاریگەریەکانی دووکەڵی جگەرە و هەر لە دروستبوونی هەستیارێکی بەسیط تاوەکو ئەو نەخۆشیە قوسێ پاشان دروستبوونی کێشەی هەناسەدان بە مروری زەمن چەند ساڵێکی زۆر ئینسان جگەرە بکێشێ وردە بواری هەناسەدان نامێنێتەوە چونکە تێکسچەری بڵێن پێکهاتەی کۆئەندامی هەناسە تێکەچێ
ئەو بڵێن بۆریەکانی هەناسەتەوان ورد دەبێت تا بە کوتورەکەەکانی هەوا کۆتای لەیە ئاڵوگۆڕی ئۆکسسیژین ڕۆیە ئالێرەیە ئەبین وردە بە مروری زەمن کاریگەری دووکەڵەکەواکە ئەم تورەکانی هەوا تێک ئەچێ وردە بین لە نیوانیان نامێنێت جۆرە حاڵەتێک دروستەکە وەکو وایە میزەڵان لە ناو سیەکانە دروستە بێ ینی وەکو بەو شێوەیەکی وە شانەکانی زۆر باشە دکتۆر ناوبڕێکی کورت وەردەگرین و دێنەوە سەر بابەتەکەمان بینەرانی عزیز ناوبڕێکی کورت و دێنەوە لاتان. قەڵەوی هۆکارێکە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی وەک شەکرەی جۆری 2 نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن و چەندین جۆری شێرپەنجە. قەڵەوی بە ڕێو شوێنی جیاواز پێوانە دەکرێت وەکو هێمای بارستایی لەش یاخود پێوانی کەمەر و بوونی ورگ. بۆ خۆپاراستن لە قەڵەوی و نەهێشتنی ورگ پێویستە ئەم ڕێنمایانە جێبەجێ بکەین. یەکەم خەوی شەو لە کاتژمێر 12 شەو درەنگتر نەبێت و گەورەکان 8 کاتژمێر خەویان پێویستە و منداڵیش 9 بۆ 10 کاتژمێر. دووەم خواردنەوەی 2 بۆ 3 پەرداخ ئاو بەیانیان کاتی هەستان لە خەو و بەردەوام ئاو خواردنەوە پێش و پاش خواردنی ژەمەکان و تا کاتی نووسن پێویستە ڕۆژانە 12 بۆ 15 پەرداخ ئاو بخورێتەوە. سێم باشترە تەنیا 2 ژەمی سەرەکی بخورێت ژەمێک لە کاتژمێر 6 بۆ 8 بەیانی و نانی تیری یاخود جۆ لەگەڵ ماست و هێلکە و گوێز. ژەمی دووەم کاتژمێر 6 بۆ 7 ئێوارە با زیاتر زەڵاتە بێت و شلەمەنی و شۆربا و مریشک یاخود گۆشت یان ماسی و کەمێک برنج یان هەر خواردنێکی دیکە بێت بەڵام باشترە لە ژەمی ئێوارەدا نان و سەمون نەخورێت. چوارەم لە نێوان دوو ژەمەکەدا دەتوانرێت میوە و چەرەس و چای سەوز و ئاو و لیمە و شەربەتی لیمە و زەنجەفیل و چای ڕەش و قاوە بەڵام بەبێ شەکر بخورێت. هەروەها هیچ جۆرە شیرینیەک و ئیشی هەویر کولیچە و بسکیت و کێک و جبس و شەربەت تەنانەت فرێشیش بێت خواردنەوە گازیەکان نەخورێت. پێنجەم پێویستە بەیانیان 30 بۆ 60 خولەک وەرزش بکرێت بە تایبەت ڕۆشتنی خێراییان ڕاکردن لەسەر ئامێری وەرزشکردن و ئێواران پێش یان دوای ژەمە خۆراکەکە ڕۆشتنیان ڕاکردن بۆ ماوەی 30 بۆ 60 خولەک دووبارە بکرێتەوە. شەشەم شەوان لە دوای کاتژمێر 8 شەو جگە لە ئاو هیچ شتێک نەخورێت باشترە. پابەندبوون بەم ڕێنمایانە بە بەردەوامی ئەوە دەبیتە خاوەنی لەشێکی ڕێک و تەندروست. دووبارە سڵاوتان لەوێ بەڕێزان. کاک دکتۆر ئەمەوێت بپرسم ئەمە زیانەکانی چگەرە بوو ئێستا گەنجێکی زۆر ڕویان لە نێرگەلە کێشان کردووە دەزانن کە جگەری نەکێشە ئاساییە نێرگەلا کێشێت ئەوەنەی بیسراویشە دەوترێت نێرگەلە کێشانەکە زیانی زۆرترە لە جگەرەکە گەڕوونکردنەوەیکشمان لەسەرەوە بیتە سواسەکە دەست خۆش وڵا لە ڕاستیە نێرگەلە کێشان زۆر زۆر زیاترە نسبەتی ئەو دووکەڵی کە مرۆڤ وەریەگرێت لە هەر جەلسەیەک و دانیشتنیەکە کە بۆ نێرگەل لە دانیشیە لەوانەیە نیو سەعات تا سێ چارەکێ تا سەعاتێ بخایانێ دەرکەوتووە لە ڕووی زانستیەوە بەلایانی کەمەوە بە پێی جۆری تەوان تووتنەکە و بەکارهێنانەکە و کەسە چۆن بەکارهێنێ لە 3 پاکەت کەمتر نییە ئەو کەسی کە لەوێ تا 5 پاکەتی و تا زیاتریش ئەڕوا وەکوای ئەو کەسە 3 پاکەت تا 5 پاکەت جگەری کێشاوێ کاتێکە بۆ جەلسەیەکی نێرگەلە دانیشی طبعاً هەر عینی تووتنە خۆ ئەوەی کە بەکارهێنرێ لە نێرگەلەکە هەر ئەو تووتنەیە کە لە جگەرەشا بەکارهێنرێ بەڵام لەگەڵ بوونی هەندێک مادەی زیاتریشە کە لەوانەیە ئەوانە زیانی زیاتریش بێ وەکو ئەوانەی کە تام و بۆن و ڕەنگ و شتی تێئەکەن ئەوانە خۆشتانم تام و ڕەنگەت لە چی دروستە بەڵێ یانی لە ڕاستیە ئەوانەش هەمووی مادەی زیان بەخشن لەگەڵ سووتانی دووکەڵەکە بڵێن تووتنەکە و لەگەڵ دووکەڵەکە کە هێتە ناو کۆئەندامی هێناسە و ناو لە شیمرەوە بە هەمان شێوانیش کاریگەری خراپ و لاوەکی زۆریان هەیە و هەروەها ئەو مۆزوعی ئاوەی کە لە ناو نێرگەلەکە هەندێکە زواتە سەورەکە ئەمە پاڵفتەی ئەکا بەس نەخێت بە هیچ شێوانیە خۆ ئەم دووکەڵە بەناو ئاوەکان ناڕاتەوە تۆ بڵێ بەس تەنها بەسەر ئاوەکەی ئەڕوا ئەبێت هۆی ئەوەی کە شێیەک وەرەگرێت لە ئاوەکەەوە شێدار ئەبێ ئەم بۆ ئەوەی ئەو کەسەکە ئەیکێشی زۆر هەست بە ناڕەحەتی ناگەکە ئەم
دووکەڵە هەڵ ئەمژێ هەر ئەوانەیە تۆزێ بۆ قڕب ئەوانە لەوانەیە بەڵام لە هەمان کیشە ئەم شێە ئەم هەڵمی ئاوی کە لەگەڵ دووکەڵی تووتنەکایەتە ناولەش ئەمیش بە هەمان شوێ زیان بەخشە بە بەردەوامی تو ئەم هەڵمی ئاوا بچێتە ناو کۆندامی هەناسەوە ماوەی نیو ساعات تا ساعاتێک تو ئەمە بەکاربێنی ئەویش بە هەمان شوێ زیانی خۆی هەیە غێری ئەوەی دووکەڵی جگەرەکەش بە هەمان شێوە هەمان زیانەکانی دووکەڵی جگەرێ هەیە دووکەڵی بڵێن نێرگەلەکە بە هەمان شێوە چونکە هەمان مادەی تیا بەکارێ و کوتمان بگرە زیاتریش لە تووتنەکەی جگەرە ئەم ڕووکردنە ناو نێرگەلە کێشانی گەنجان هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە کاک دکتۆر ینی ناهۆشیاری تەندروستی کۆمەلگەی خۆمانە یاخۆ نەخێر برەودانێکی بازرگانیە بە پرۆسەکە چە هەمەلایەنەیە توانی بڵێ یانی لە ڕاستیە چاولێکەری ینی لە ڕاستیە چاولێکەری و تەقلیدکردن ینی ئەو کەسی کە دانیشە نێرگەلای کێشی واتە سەورەکە ئیتر بەتاوەتی گەنجەکان لەوانەیە ئەوانەی کە لە سەرەتای دکتۆرە معتاد نین بە نێرگەلە بەس بۆ کەیف و خۆشی دەچندا ئەنیشتنەنێکیان بۆ لەو کاتی کاتریەکان داخرابوون خۆ بەشێکی زۆریان لە ماڵەوە نیان هەر ناوێرن لە ماڵی شۆ بزانن کە نێرگەلەی کێشن ئەمانە لەکوێ یانی ئەوەی کە پێویستیان پێ بۆ دابینیان کردووە خۆنیان کێشاوە ئەوە ئاین لە ڕاستی گوتمان ئەم بابەتە پێویستی بە مدەیەکی زەمەنی زۆر هەیە تا ئینسان بێتەوەی معتاد بێ لەسەر مادەکە ئەو گوتوان نزیکەی ینی ئەمە لە ڕاستیە نەرمیەکە خوا لە جسمی ئینسانە داینەوە ئەبینین تۆ هەندێ مادە هەیە هەندێشتی زیان بەخێ مدەیەکی زۆری ئەوێ تاوەکو کاریگەری لە لەشا دروستەکە چونکە لەشی مرۆڤ بەرەنگاریە بێتەوە بە بەردەوامی تا چەند ساڵێکیش لەوانەیە ئەم بەرەنگاربوونەوەی بەڵام دواییتە تۆ بە بەردەوامی کە ئەمە لە دوای ئەوە ئیتر بەرگریەکە نامێنێ بەرامبەری ئەبین ئەو مۆزوعی معتاد بوون و ئالوودەبوو نەپێ ئەبێ وتمان نزیکی لەوانەیە 10 ساڵی بێ ئینسان هەتاوەکو لەسەر و ئەوە لەوانە ئەنج بێ بە کەسێکی معتاد بەجگەرەوە یان بە دووکەڵی جگەر و نێرگەلەوە جا لە ڕاستیشە ئەمە ژوایە ینی زۆربەی ئەو کەسانی کە بەکارهێنن بەتایبەتی نێرگەلە کەسانێکی گەنجن لە سەرەتای تەمەنیان مدەیەکی کەمە بەکارهێنن نەگەشتۆتە ئەوەی کە معتاد و ئالوودەبێت لەوانێت لە هەر مەرحەلەیەکە ئەتوانی وازی لێ بێنێ زۆر ئاساییە و لە هەمان کاتیشە وەگوتمان ئەوەی کە ئەبێتە هۆی کە ئەوەی کە ئەم دیاردەیە برەی پێ بدرێ یعنی ڕاستیە جۆرە حاڵایەکی بە دەورات دروستە بێ ینی ئەو کەسێک کە داهانیشێ نێرگەلەیە بەدەمیەوە ئەین لە ڕاستیە خۆی واتە سەورەکە ینی لە جێوێکی زۆر خۆش و کەسێک گەیشتوێتە باڵغ بوون و پێگەیشتن و گەورە بۆ ئەم ڕاستی وەکتوان زیاتر گەنجەکان بمانەوە سەرقاڵن ئەوانەی تریش هۆکارەکەی کە مودەیەکی زۆر پێوەی مەشغوڵ بوون ئێستا معتاد بوون لە ڕاستیە پێویستەکە وەکو حەزێک هەیەە کە بەردەوام ئەم نێرگە و دووکەڵە بەکار دکتۆر من لەوانم بیستووە ینی کە نیقاشیان لەگەڵاکەڵێ کاکە من نێرگەلەکە بکێشمەوە لەوەی بچم ئارەق و سوزانم ویسکی و ئەمانە بخۆمەوە کە خوا حرامی کردووە مە حرام نییە لێمان گەڕە باجێ بگۆڕین ینی ئەمە تا چەند ینی وەڵامێکی دروستە بوو وڵا جە لە ڕاستیە خوا چی حرام کردووە لەسەر ئینسان ئەوانەی کە زیانی هەبێ ینی خوا بۆ شتێک لەسەر مرۆڤ حرامەکە خۆی گەورە ڕقی لە مرۆڤەکان نییە هەتا شتی باشیان لەسەر حرامکە بەڵکو هەتا ئەوانەی کە خوا حرامی کردووە لە قورئانە لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەمووی شتی زیان بەخش و بێسوودە ئەوانەیە کە یعنی ئێمە باسی عارەق ئەکرێ لە ڕاستیە باسی ئەوە ئەکرا کە تا چەند ساڵێکی پێش ئێستا ئەیان وەگە تۆ ڕۆژانە نسبەتێکی کەم بەکاربهێنی بۆ نمونە ڕۆژێکی کەم لە خواردنەوە کوحولیەکان بەکاربێنی لەوانەیە ئەمە بە سوود بێ بۆ دڵ باش بێ و نازم هەندێک شتیانەوتە بەڵام توێژینەوە تازەکان لە دوای 2000ەوە لەسەر ئەم بابەتەکە کرا دەرکەوتووە ڕۆژانە تەنها بەس یەک قومیش خۆی هەر دەمە بەریکەوێ لێو بەریکەوێ شتێکی زیان باشە هیچ جۆرە سوودێکی نییە نەبوو مۆزوعی دڵ و ئەمانەش سوودی هەیە بەڵکو تەنها یەک قومیشی لێبەی بە زمانە بەریکێ دەمە بەریکوێ چانسی توشبوونە بە شێرپەنجە لە داهاتوە چەندین جار زیاکە هەی دەرکەوت شتەکە بە قەتعی زیان بەخشە بە هەمان شێوەژەمە کە باسی جگەراکەین یعنی زیانەکانی لە ڕووی زانستیەوە مەجای گومانی تیانەماوە یعنی ئەوە نییە بڵێ تۆ گومانەکرێت کە ئەمە لەوانەیە وانە بێوان نەخێر ئەمە لە ڕووی زانستیەوە سەلماوە تقریبا توانێت وەکتم هیچ شتێک نییە لە ڕووی زانستیەوە گەشتێتە نزیکەی لە 100 ئێمە باسی پزیشکی بکەین یعنی تۆ ئێستا باسی هەر هۆکارێکی نەخۆشی بکەی ناتوانانی بڵێ لە 100 وایە
احتیمالێکی کەم هەر ئەمێنێتەوە بەڵام جگەرەکە نزیکی لە ئەویش هەر احتیمالێکی کەم ماوە بەڵام نزیکەی لە 100 بۆتەوە کە تۆ پەیوەندی ڕاستەوخۆ هەیە لەگەڵ ئەو نەخۆشانی کە باسمان کرد لە شێرپەنجەکان و نەخۆشەکانی کۆندامیان زۆر سپاس دکتۆر دەرفەتمان لەماوە سپاس بۆ دەرفەتی بەیەمەد بەخشی بینەرانی عزیز بڕگە بابەتەکانی پامی ڕۆژ بە کۆتاگەیش بۆ هیوای کە جێگەی سود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوە خواتان لەگەڵ هەر شاد بن.